بێ گوێدان بە بەرکەوتەی هەڵبژاردننی لایەنەکانی تر بڕیارە پارتی ژمارەیەک بەڕێوەبەری ناحیە لە سنووری پارێزگای هەولێر بگۆڕێت. فراکسیۆنی خزمەتیش بەکارێکی نایاسایی دەزانێت و فراکسیۆنی گۆڕانیش ئاشکرای دەکات پارتی هەموو پۆستەکانی هەولێری بۆ خۆی قۆڕخ کردووە. چەند کەس لەگەڵەوەن کە ئەو پرۆسەیە تەجیل بکرێت. کەنعان خەیلانی سەرۆکی فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر ئاشکرای دەکات گۆڕینی بەڕێوەبەری ناحیەکان لە چوارچێوەی ئەو چاکسازیانەیە کە پارتی دەستی پێ کردووە. گوتیشی لە داهاتوودا ئەو گۆڕانکاریانە بەڕێوەبەرە گشتیەکانیش دەگرێتەوە. ئەوانەی کە بە پێویستمان زانینە ئەوانە گۆڕانکاریان تێ ئەکرێ و لە داهاتوش بەڕێوەبەرە گشتەکان دیسان ئێمە کۆمەڵێک بەڕێوەبەراتی گشتیە لە سنووری پارێزگای هەولێر مەبەستمانە ئەو شوێنانەی کە لیژنەکە زۆر بە تەرکیز تەقیمی شوێنەکانمان کردیا ئەوانە گۆڕانکاریان تێدا ئەکرێت بە پێی قانون بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 هەموارکراو تۆ دەتوانانی ئەگەر دەنجی نیسابی قانونی هەبی دەتانی هەر پۆستێک بتوێ بەڕێکەی. پارتی دیموکراتی کوردستان لیستێکی 8 کەسی بۆ ئەنجومەنی پارێزگای هەولێر ناردووە بۆ ئەوەی دەنجیان لەسەر بدرێت هەتاکو ببنە بەڕێوەبەری ناحیە. سەرۆکی فراکسیۆنی خزمەتیش ڕای دەگەێنێت گۆڕینی بەڕێوەبەری ناحیەکان بەبێ هیچ هۆکارێک کارێکی نایاساییە ئەوان دەنجی پێ نادەن. ئێستا کە ئێمە هەمانە مدیر ناحیەمان هەیە نزیکەی 4 مانگە فەراغە ئەم فەراغیانە پڕ ناکرێتەوە کە قانونیین مۆڵەتێکی کاتی هەیە وەکالەت بەڕێوەی باتن بەڵام ئەم فەراغانە پڕ ناکرێتەوە شوێنانی تر هەیە مدیر ناحیەکەی هەیە و ئێستا هاتوونە تەبادولی مدیر ناحیەکەی دەکەن بێ ئەوەی هیچ سەبەبێک بزانین. ئەمانە بەڕاستی شتێکی نایاساینە ناقانونینە کار بەم شێوازە ناکرێتن ئەوەی کە دێتە بەردەستی ئێمە بەو شێوازە پێی رازینین بۆیە ئەگەر گۆڕانکاریەک بەم شێوازە ڕووبدا ئێمە وەکو خۆمان بەڕاستی من وەکو عەباس بە هیچ شێوەیەک دەنگ بەو پرۆسەیە نادەم وەکو لە ڕابردووشە دەنگم پێ نەداوە. سەرۆکی فراکسیۆنی گۆڕانیش لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت پارتی بە سوود وەرگرتن لە کورسی کۆتاکان هەموو جومگە ئەساسیەکانی حکوومەتی خۆجێی هەولێری قۆڕخ کردووە و مەبەستیشی نییە بەشداری بە لایەنەکانی تر بکات. هەموو جومگە ئەساسیەکانی حکوومەتی محەللی هەولێری قۆڕخ کردووە بە ئیستیفادەکردنی لە کورسی کۆتاکان و ئەو مەبدەئی زۆرینەی کە ئەو پەیڕەوی دەکاتن نەک ئێمە بەڵکو یەکێتی و ئیسلامیەکانیشی فەرامۆش کردووە. چەندین جارە پارتی دیموکراتی کوردستان بەبێ گوێدان بە لایەنەکانی تر ئاڵوگۆڕ بە پۆستەکانی حکوومەتی خۆجێی هەولێر دەکات ئەوەش نیگەرانی دروست کردووە لەلایەن فراکسیۆنەکانی سەوز و گۆڕان و خزمەت کە خاوەنی 13 کورسیە و ئەنجومەنن. سەرۆکی فراکسیۆنی خزمەتیش دەڵێت پێویستە و 3 فراکسیۆنە لە بەرامبەر ئەو کارانەی پارتی بە ڕەسمی ئۆپۆزیسیۆن بوونی خۆیان ڕابگەێنن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.